هاوڕێیان خۆشەویستان سێرم دوو هاوسەرە جوانە دایک و باوکم هیوادارم هەموو هاوسەرێک وەکۆم دوو گوڵە جوانە بن دایمە دڵخۆش بن ئەها ماشەڵڵا ماشەڵڵا سێریانگە الله شو نەکەوی ئەممان نەناکەوم دەی باوکە دەی دڵتان خۆش بێ تیژیکە دەدەی گێبکەنە سوابەستکەن کە دڵخۆشین ئەی کە سەعیدین ئەڵێم باوکە ئەڵم بۆ هەڵاسی ئەها سواری وەک لیسکێنێبی دەی بە ئاکتیڤم زیاتر بەرز بێ کوڕم ڕۆڵەتەمانی من هی ئەوە نانە دە تۆ هەڵسو باوکە خوا دە دڵم مەشێنە باوکە درێژ درێژ بە سمێڵێکی زلەوە نانە دە تۆ دڵم مەشێنێت ئۆ خوای بکەم چونکە ئێمە بەختەوەرین ئەبێ بووی بکەم نانە خەمرە بە دوای باوکە جەم بە فۆتۆنشۆ سمێڵەکە لابم ئەی باشە باشە نەکەوی ئامان نەناکەوم چیشی ئەمرم لە دوای تۆ نەناکەوم بژی باشی خۆم بەس باوکە وریا بە گیر نەخۆی نەبوون چە خۆ بەخوا بە قورعان باوکە دانیشی لەوێ قەچە لە عەرزەکە نانە کوڕم ڕاوە شکیان کە عایلەیەکی بەختەوەرین هەموو یاریەکەکەین ئافرین باوکە دەی یا خەممە زۆر دڵخۆشم ئەزانی ئەوە چەند مهم بۆ من باوکە چەند ئەکتیڤم بەرزەکاتەوە باوکە گیان کوڕم لەبەر لوتم ئەخ دەدەی ماشەڵڵا باوکە گیان چەند سروسمیشی گیانە دەدەی با بچین بین لە شەقەی باڵ و بفرین بۆ ئاسمان نازانم بووە منە دڵخۆشین دەڕسەکەونە باوکە دەیشیتان بادانی چۆیکیان پاڵی بیۆنێ دەی ئەخە دەتیژی کێکێک دەدەی دازە دایکە من پاڵ بنێم بە باوکتەوە بابە دە تۆ هەڵسە ئەیخۆ لە خێزانی ئێمە کوا فەرقیشن و پیاوێ دەتیژی کە بووە باوکە دی قاچەکانم جوڵێنە باوکە ئافرین باوکی خۆم بڕۆ بۆی دەی بەسە کوڕی من دەدەی باوکە تیژیکە ئەی دەچیم کە ماخەبووم دەتوانێت دەبستە بەخۆمەستەوەی خۆ بۆیە تو پاڵێ بە منەوە بنە دەدەی قەیچەکە کیشی ئەگەر لە ونیابن ئەزۆ سەری عینەکەی تووە باوکە یەک دەقە باوکە ئەوە دەرگایە دەرگا بوو چییە؟ دەڕاکە کوڕم بزانە چییە؟ چیەوە؟ بەڵام نازانم ئابڕۆ بە قوبڵ دڵخۆش بن نەوەکو با میوانەکان کە هەر بزان ئێمە عایلێکی سەری ڕا نازام و کوڕێ کاکە چۆنن سەرچاو کاکە بەخێر بە جدی ئەمە ژانیە بەدەست ئێوە چی بووە؟ من خوشکەکەم معجیبی ئێوەیە باشە ئێمە وای ئێمە بەختەوەری ئەڵێ ئەو خێزانە بەختەوەرە زۆر من چێژیان لێ بینیمەوانە لایکتان بۆکە کۆمنتان بۆکە بەس ئەزانی کوڕەکەتان چی کردووە کوڕەکەتان نامەی بۆ نێرێ ڕستنی بۆ نێرێ بەجددی کاکە من ئەمە قوبڵ ناکەم ئەم جارشتی وە ڕوودا ئەزان چێکەم یعنی تۆ یەک دەقە تۆ ئەزانم چێکەم تووڕەمە بە دەتۆ تووڕەمە بە یعنی نامەی بۆ خوشەکە ناردووە بۆ خۆت نانە کاکە ئایبەوە خۆمی چی بۆ خوشکەکەم ئەزرین چی باوکە میش کاسە سرم لێت دەرناکەم نازم بۆ خۆیم نردوێمە خوشەکەی بۆ خوشکەکەمی نردووە بۆ خۆیەکەم ئەم جارە کاکە گیان شتی وا دووبارە بێتەوە بەجددی تۆ ڕابوو ئەفە دە تۆ سەیری کە تۆ بەسەر چاو کاکە خۆی عایلێکی بەختەوەرین ئاخر نابێ دیوان نابێ شتێکی تریش بۆ خۆیەکەم ئەم جارە زلە ئەو شتە بکە ئەزین چی تێکەم بلۆک دەکەم تەواو بەسەر چاو من تەواو ڕامگرن نەنە ڕاگەتن نییە لە ئێرە ڕامگرن خۆشیمان بەردەوامە ڕامگرە سادق سەریعیکە سەریعیکە دەوە مسکاڵاشتان یەکەم لای پۆلیس نانە بە قوربانە هەرچیەکەی باسی پۆلیس نەکەی بۆ ئێمە بە قوربان بێئەتەکێت نازم باوکە چه سێری ماکەم نام سەوتی نەعێ بوو ئەمە کوڕم تۆ بوو تۆش خەتای تۆیە وەڵا خەتای تۆ ئێمە بەسەکەی سادق عیب ناکەی تۆ ئەلەو بەڵێ ئەوم مقابلەتانەوێت بۆ ئەکتیڤی پیجەکەتان بەس سەر چاو بەسەوە سەیریکە من بە دەقە ئیشەکەم 5 دقە تەسویرتان بۆکەم بە 5 وەرەقە ڕازیە هەچ کاتێک هاتن لە خزمەتتانین بەس سەر چاو یاخوا بەخێر بێت 250 بۆ خۆمە باوکە $50 بۆ ئی بۆ ئێوە کاکە بینە من خۆم ڕێیسی سناپچێکان نیم بە قوربانی خوا بم فێرم کردی ئەی چۆن تۆ بابێ قسەیەکی لەکەین دەڕۆڵە تۆ پاڵێکم پێوە بۆ ئەیچی بۆ هەوا پاڵی تۆرێ بەخوا من بە زۆر سەری عینەکەی بۆ پێشەوە یاخوا بەخێربی سەر چاو بەس بەڕێزم من عادەتەن لە ڕێکلاوەکانمە پێش وەخت پارە وەرەگرم قەچێکە دوای بەرنامەکە خۆڕانە نا ئاخر هیچم بۆ ناوترێت تا پارەکە نەخەمە گیرفانە ئەوە زۆر باشە کێشەنیە 5 وەرەقەیە من یاخوا بەخێر بێت سەر چاو حەزەکەی تەسویرەکە لە شۆ بکەین باشە وڵی ئەوێن پێ باشە من ئاخر سێری کە تۆ ئەمە هەموو زاویەکانمان تەسویر کردووە چکە من دایمە خەریکی داهێنان و ئیبداعم ئەم جاریان حەزەکەم
سەرمان بەقەڵەکنە ئەو جوۆلانەیە ئەخر چۆنە سەر جۆلانە بەرنامەکە بابا زۆر جوان نەزانم دەیڵە کێشانی دەفەرمی، باڵێ دەفەرمی. بەدەست بکەین. ئەمەیە؟ بەڵێ بەڵێ ئەم جوۆلانە ئێوە سێکتا وەرنەم لای دانیش بەس بەڵێ بەس بەس باوکە باەکەم جار ئەو دانیشێت لەبەری با تاوازنەکە ناکەوی تۆ دانیشە یانم سکەڵی ئەی ئاخر بۆ ئاوا هیسیامان ئەی نەوەکو ئەو ڕۆژنامە لەسەر هەڵگەڕێتەوە نییە دەتۆ سادق گیان دەتۆ بچۆرە ئێوە قەیچێکە ئەبێت ئاسایی ڕێگە و پێ ئێ من بەخوا بکەمەوە 500 دۆلارەتان لێزەنێ. سادق تۆ چیت من کوڕی تۆم لە خزمەت تایم بۆ پرسیارەکان تاو حازری وڵی یەک دقە وەسە تخوا پەنجەی بیامەنێ ئەرە بەو خەجوت کە لە کافتریایی چییە؟ چاکەتێکە لەبەر کردە سەرما دەبێت واڵە درەنگە با دەست بکەین. باش فەرمو آخر بەس تاقە بموتم باگە تۆ سەرمابێ منیش نەخۆشکەوە وەکو تۆ ئەو ئێمە ئاوای بەڵێ فەرمی کاتمان زۆر نییە بە بەرنامەکە بەڵێ سڵاتان لێ بێبینەرانی خۆشەویست بۆ ئەمڕۆ چەند کەسایەتێکی دیاری سوۆسیال میدیامان بانگێش کردووە بۆ بەرنامەکەمان ئەجا حەزمان کرد کە ئەو سۆز و خۆشەویستی و ئەو پێکەوە بوونەی خێزانەکەیان نیشانی ئێوەش بین هەتاوەکو ئەم خۆشەویستی و تەبایە لە نێوان هەموو خێزانێکا ببێت. اینجا سەرەتا حەزەکەم بچینە لای کاک شوشو بۆ ئەوەی خۆی تا پێ بناسێنێ. من بە دەستکەرە هەچەنە تا ئێستا ئەوم کەشف نەکرد لەبەر خاتی تۆ لە ئەسڵ لە تەسکەریان ناوم شوانەیە ئەم غەدارە کردووی وە شوشو خۆشی ناوی شیرینە من لە داخاکردم بە شیشی زۆر بەختەوەریە ئەوەش کوڕەکەمە یاخواخوا خۆشیێتان لێ تێبنیان اینجا حەزەکەم چینە لای پرسیاری یەکەمم بەڵێ ئەمەوێت پێم بڵێ نهێنی سەرکەوتنی ئەم خێزانە جوانەتان چییە؟ چێ باوکە سەریەشێ چی بوو؟ بمزانیا یەکەم پرسیاری ئەوەیە بە 50 وەرەقەژەم مقابلێ ئەوە ئەمان هەروە سەعبەتچین هیچ نییە فەرموو. بەڕاستی یعنی نهێنی خۆشەویستی ئێمە هی ئەم خێزانە زنجیرێک هەیە ئەوسا عەدنان قەیسی و حەرقل بەکاریانەیە نابچڕا بەڵێ هی ئێمە ئەو زنجیرەین ئەو زنجیرەین با هەموو کەس بزانێ بە حیاتی ناپسێ یا ئەڵڵایەکە شۆفری دنیا دەهێنا ئێمە ئاوای ئێمە ئێستش کە دانیشین ئەڵم ڕۆحەکەم بەیانی و باش هەستە قاوەکە حازرە قاوەی ئێمێ ئەوە کوڕەکەمە قاوەتی تورکی؟ نەخێر قاوەی ئیسپرۆسۆی حەزیەیە بە ڕۆحم بۆ یەکەم ئەمەنە بەختەوەرین بڕوا ناکەم هیچ کەس لە دنیا هێندەی ئێمە بەختەوەر بێت ئاخکە خۆشمەوی حەزەکەین پرسیارێک لە تۆ بکەین چ هۆکارێک وای کردووە کە ئەم هەموو خۆشەویستیت بۆ کاک شوشو هەبێت. وڵی شوشوکیان خۆی زۆر شیرینە بۆ زۆریش قەدری منەگری و منی خۆشەوێ ئیتر منیش چۆن ئەوم خۆش ناوێ اینجا ئێمە بەرهەمی ئەو هەموو خۆشەویستیە ئەو کوڕە جوانەشمان هەیە ماشەڵڵا ماشەڵڵا زۆر سپاس. بەڵێ حەزەکەم پێمان بڵێ کە تۆ خۆشەویستی دایک و باوکە وای لێ نەکردووی کە حەز بکەی ژیانی هاوسەرگیری پێک بهێنی پێشەشی من ناوم سادقە چیتە؟ سا ئەوەی ڕاستی بێ من ئەو ناوە باوکمەر بڵێن پێشتر ویستی دەستکاری کە ئەیگۆڕێ بە تەمایشەوە گۆڕی بەچی؟ ویستم بیکەم بە سوپرایز لەبەردەم سۆشیال میدیایە سادق تۆزێک ناخۆشەوە نییە بەس گوتم ئەیکەم بە سەیسی خۆی معنای نییە بەڵامی بەڵێ پرسیارەکانم پێ بەڵێ سپاس وەکە زانین ئێمە ئێستا مناڵی ئەم سەردەما بە هیچ شێوازە ڕێزی دایک و باوکیان ناگرن لە قسەیان دەرەچێت ئیتر مناڵە چێتە کافتریە هەر یەکە و خەریکی شتێکە بەڵام تۆ چی وای لێ کردووی تا ئەم تەمەنە و ماشەڵڵا ئیتر زۆر گەورەی ئەجا ئەو خۆشەویستی و ڕێز و احترامە بۆ دایک و باوکە چ شتێک وای لێ کردووی؟ بەڕاستی یعنی بۆ قورآانەکە قسە بۆکەم دڵم پڕە بێ خوا ئەگەی لێ تەنانە بۆ تاالێتەکەش پرس بە دایک و باوکمەکەم تێگی یعنی حەلاق چییە سەر چاکردن چییە بەخوا تا پرسی بێنەکەم ناڕومە دەلای ئەر بەخوا بینەران سێری مناڵی ئەم سەردەمەکەن و سێری ئەمە ئەسان مناڵی ئەم سەردەمە هەر ناچێ ماشەڵڵا جیاوازم اینجا پرسیارێکی تری زۆر شخصی ئەگە بتوانێت جوابم بەتەشی لەسەر ئیزنی ئێوە خۆشەویستە هەیە؟
تخوا برسيارة تخوا برسيارة تخوا باقي قال لي يسرقوا بما دروا كرم جابوا طوليو؟ دوا كل جابوا بو من الروميات شر ما كان باسيو شر لا وانا بكم باورق العاد ولا مشو انا كشا دي بوناردم حتى برسم بو باكم نكر ورم نكر وەری گست حدی شێبێ شیرازەی خێزانی ئێمە لە کەوانەیەکە خێوەشەیەسی خۆشەویستی هەمووی ئەوەیە خۆشەویستی من و شوشو نەبووە و نابێتەوە چۆن خۆشم ناوێ بەرهەمی ئەو هەموو خۆشەویستیە ئەم کوڕە جوانەیە کاتەکە دنیاوە قوربانی بم بەس یەک پرسیاری شخصی ئەمریکا هەڵێ کاکی مسەوەر تۆزی پاڵێکمان پێوەێ ئەی چی هەر خۆش ئەوەنە بەسە گێژە بم بگڕینەوە فەرموو نهێنی ئەو تەسبیحاتیە کە لە سۆشیال میدیایە زۆر وڵاوەتە ئاخ لەو پرسیار داستانەکەی پشتیمان پێ بڵێ چییە؟ وڵڵا لەبەر مزگەوتی گەورە کڕین بە 3000 جینە هیچ داستانی چی ئێدە بڵێ ئەو بۆی کڕیم وا گەورەتان کردە والله خۆشحاڵی نێمە ئەی تۆ خات و شیشی هیچ دڵە لە کاکشوش و پیس نییە؟ نا هەرگیز ئەویش لە حەمامی ژنان بێتە دەرەوە دڵی لە پیس ناکەم چونکە مێردی من چاوی بس من ئەبینێ لە ئەو شەریفتر لەسەر ئەرزی خوا دروست نەبووەتەوە بۆچی ئەمە شەریفەکەی تۆیە؟ بۆچی چییە؟ چۆن چی بووە؟ دادە بەرنامەیە هێرسیا چی لە بەرنامەکە بەسیار أنا وش يبغى چی بووە؟ شەوێ شتێکی دانا منش خوێنمەوە بەدڵم بوو لایکم کرد کە توی داوای عیلاقەی لێکردم پیجی هینەکە نەبێ ئەمە ئەمە خێزانە بەختەوەرەکەیە؟ ماسی لە سەحنا پیجەکەی تویە ئاهی منە وەزانی پیاوە جات خوا خەڵ خۆشەویستی لەگەڵ پیاواکە هۆرمۆنم تێکسووە ئەمە بێ پیاوان چی سەر لە قوڕ شێمە بەدڵمان بێ داوای عیلاقەمان لێ بکەن کوورە من هەر زانیم تۆ هیچ و بۆچی هەر زانیم کە هیچ نی باشە بەختەوەری و دەڵە باشیجی من کردبی بەم پیاوە بینەرانی خۆشەویست ئەمەش ئەو خێزانەیە کە وا خۆیان پیشانێ لە سۆشیال میدیایە کە خێزانێکی زۆر بەختەوەرە بەڵام ئەمەش حاڵەکەیانە بۆیە هیوادارم هەر چاکێکی کۆمەڵگا ئەو خێزانانەی کە ئاوا لە سۆشیال میدیا وا خۆیان دەرەخەن کە هایلای بەژین و ژیانێکی زۆر خۆشیان هەیە و ژیانێکی سادەیان هەیە بەڵام لە ژیانی ڕاستەقینەیانە ژیانێکی زۆر پەرتەوازۆ بڵاو وەکو خێزانە کەوا پیشانیاننا زۆر تەبان زۆر لە ناو یەکە ڕێکن ئەوش حاڵەکەیانە خیانەتکردن و درۆکردن لەگەڵ یەکە بۆیە هیوادارم هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیە باوەڕ بە ئەو شتانە نەکەین کە لە سۆشیال میدیا بڵاو بێتوانێت فەرمۆش حاڵەکەیانە تەسویری